بە چاڵاتی بە گوێرەی اتفاقاتی نێودەوڵەتی و بە گوێرەی نەریتی نێودەوڵەتی پێشەلکاریە دژی یاسای نێودەوڵەتی و هەروەها پێشەلکاریە دژی سنوور و سیادەی دەوڵەت و هەرچەندە ئەگەر لە واقعدا قسە بکەین بەداخەوە دەوڵەتی عێراق تام لە حەزەیە سیادەی لەژێر پرسیاری گەورەدایە و توانای کۆنتڕۆڵکردنی سیادەی خۆی نییە بۆیە نەبوونی باڵایی مەبوونی توانا بەسەر سنوورەکانی خۆ داواکە زۆر جار دەوڵەتانی دیکە ئەو بۆشایە سیاسی ئەمنیە بقۆزنەوە بەکاری بێن بۆ دەستێوەردانی سەربازی یاخود هەر جۆرە دەستێوەردانێکی دیکە کە ئامانجی گەورە لە پشت ئەم دەستێوەردانانەوە ئەوەیە کە هەمیشە تورکیا دەوێت و بکرێکی دیار لە ناو عێراق و گۆڕۆپانی ململایەکانی عێراقا ڕۆڵی کاریگەریە بێ بەتایبەتی لە ئێستادا کێمە لە ناو کێشێکی گەورەی سیاسی دانکەویشکی پێشەی پێکێنانی دەوڵەتی عێراقا پێشەی پێکێنانی حکوومەتی عێراق بوو برن و تورکیا دەوێت لە ڕێگەی ئەم دەستێوەردانەوە پێیان هەم بۆ هەرێمی کوردستان و هەم بۆ دەوڵەتی عێراق هەم بۆ هێزە ئەقلیمی و دەوڵەتەکانیش بنێرە کە ناوێت بچێتە دەرەوەی ئەم ململانەی کە لە دەوڵەتی عێراقا هەیە و بەتایبەتی ئەو ململانەی کە لە نێوان هێزە شیعی و لە نێوان کورد لەگەڵ بەغدایە هەرێمی کوردستان دەتوانین لە ڕێگەی دەوڵەتی عێراقەوە سکاڵات و مار بکە لە دادگای دادی نێودەوڵەتی یاخود لە مەحفەلە نێودەوڵەتەکەدا بەڵام هەر دەستێوەردانێک بەبێ گەڕانەوە بۆ نەتەوەی گرتوەکان بۆ ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان بێگومان پێشەلکاری یاسای نێودەوڵەتیە و هەر زیانێک یاخود هەر قوربانیەک لەو جەنگە دەکەوێتەوە بێگومان لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە پێشەلکاری دژی مافەکانی مرۆڤ و دژی یاسای نێودەوڵەتیش. ڕاستی ئەم پرسیارە دوو ڕەهەندی هەیە ڕەهەندێکیانەوەیە کە هەموو دەوڵەتێک مافی خۆیەتی تەبەن هەری هێزێکی یاخی کەمیان پێوانوان نییە ئەو بەرەنگاری ئەو ڕۆحێتی شۆڕژگەڕی کە لە هێزە کوردەکانی باکووردا هەیە ئەمە جۆرێک بێت لە یاخی بوون یاخود جۆرێک بێت بە پێچوانەوە ئەمە بۆ خۆی ئۆتۆماتیکەن ئەوەندەی کە لە هەناوی داواکاری ئینسانی ئەو میلەتەوە ئەو نەتەوە دروستە بێ ئەوەندە یاخیبوونێک نییە دژی یاسا یاخیبوونێک نییە بۆیە زۆر جار دەوڵەت ئەمە کاتە پاسا و بیان و بۆ دەستێوەردان لە ناوخۆی دەوڵەتێکی دیکەدا. وێناگشتەکەی ڕووداوانەکەی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە دوو حیزبی سەرەکی پێک دەکەوێتێکێتی پارتیەوە بە دەرەجەیەکەم پارتی دیموکراتی کوردستان کاتێک کە لە ئاستە دامەزراوەیەکە کاتێک لە ئاستی حکوومەتدا ئیدانەی ئەم ڕووداوە ناکرێت کاتێک کە لە ئاستی بەرپرسانی حکومی لە هەرێمی کوردستاندا لانیکەم هەنگاو بە ڕاستەی ڕێگریکردن لەم ڕووداوانە نانڕێت یاخود ئیدانەی ڕاستەخۆی ئەم ڕووداوانە ناکرێت بە شێوەیەکی فەرمی بێگومان لەوێدا ئەو گومانانە ئەو بەدبینیانە لە دژی هەر هێزێکی سیاسی کە خاوەنی حکومڕانی لە وڵاتە دروستە بێ بە بڕای من فعلەن حکوومەت لە کاتێکە کە ناتوانێت ئیدانی ئەم ڕووداوە بکە یاخود لانیکەم بەیاننامەیەک دژی ئەم ڕووداوە ناوەسێتەوە فعلەن پرسیاری گەورە لەسەر ئەو هێزە سیاسانەی کە پێکەنەری حکوومەت من دروستە بن کە ئەمانە ڕەنگە خۆیان بەشێک بن لەو ئیتفاقاتانی کە جێبەجێ هەیە یاخود ڕێگە خۆشکردن بۆ دەوڵەتێک بە هەر پاسا و بیانویەک ئەو پرسیارەت لەسەر هەردوو هێزە سیاسەکە دروست دەکات بەتایبەتی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان وەکو جهەتێکی معنی کە نوێنەرایەتی هەردوو پارتی سیاسی لە هەرێمی کوردستان ئەم ناوچەیە هەڵبەتە نیشانۆی ڕووداوەکان ململانەکان یەکلایکردنی ململانەکان بەداخەوە لەم ناوچەی ئێمەدایە ئەوە ڕەهەند و بوعدی جیاوازی هەیە بەڵام نەبوونی یەکگوتاری کوردی نەبوونی هێزی کوردی نەبوونی دامەزراوەی ڕسمی کوردی نەبوونی پەیوەندی دەرەکی ڕسمی کە تعبیر لە خەڵکی هەرێمی کوردستان بکە ئەمانەوە کە ڕێگە خۆشکەر بن بۆی کە بۆ دەوڵەتانی تر بەتایبەتی ئێران و تورکیا دەستێوەردان لە هەرێمی کوردستان بکەن و فعلەن بێدەنگی پارتە سیاسەکانیش و بێدەنگی حکوومەتیش بۆ خۆی هۆکارێکی سەرەکیە گینایمە ئەگەر بڕیار بێ بەشێکی دامەزراوەکی یاخۆت هەرێمێکی فدراڵی بین لە چوارچەوەی دەوڵەتی عێراقدا ئەوە دەکرێت لە ڕێگەی دەوڵەتی عێراقەوە وەزارەتی خارجیە چەند ساڵە لای سەرکردەکانی کورد بووە و سەرۆک کۆمار لای کورد بووە و هەروەها لە ئاستی وەزارەت و ئەنجومەنی وەزیرانە خەڵکمانە بوو لە ناو موەسسە کاریگەرەکانی دەوڵەتی عێراقا دەکرێت لە ڕێگەی ئەمانەوە لانیکەم لە ئاستە فەرمیەکەی دەوڵەتی عێراقدا کونسوڵی تورکیا بام کرێت کونسوڵی ئێران بام کرێت لە پێچنەوەی لەگەڵا بکرێت یاخودانی کەم ئیجراعاتی یاسایی لە بەرامبەر هەر دەست درێژێکا بکرێت بەڵام بەداخەوە ئێمە نەمانتوانەوە لانیکەم لەو هێزە گەورەیشی کە لەناو عێراقا هەیە بەهۆی پەرتەوازی و نەبوونی یەکگوتاری و نەبوونی هێزی کاریگەر و نەبوونی ڕۆیایەکی نیشتیمانی نەبوونی شوناس و ناسنامەی
هاوبەش لە هەرێمی کوردستاندا لانیکەم نەتوانراوە ئەو کاریگەری کە کورد لە عێراق هەیە بخێتە خزمەت ڕێگریکردن لە هەر دەست درێژی و دەستێوەردانێکە لەلایەن هێزە هەرێماتیکانەوە کرد سەر هەرێمی کوردستان. تەبانەوەی کە تورکیا ئەنجامیە چی لە ئاخجەلەر بێ یان لە لادەیەکی بێ یان لە سنووری دهۆک بێ یان لە هەر شوێنێکی کوردستان بێت تەبانەوە تاوانی جەنگە تاوانێکی گەورەیە لەبەرەوە خەڵکی مەدەنی پێوە بێ و بینیمان خەڵکێکی مەدەنیش بەداخەوە دوێنێ گیانیان لە دەستدا لەو قەزیە ئەمە ینی پێم وانییە نەپەیوەست بێ بە سەردانی سەرۆکی هەرێم و یان هەر کەسێکی ترچی لەم لا بچێ بۆ زۆنی ئەولایان لە زۆنەکەی ترەوە بێ بۆ ئێرە پێم وانێ پێیوەست بێ بەوە ئەمە زیاتر بابەتێکی سیاسی عسکەری تورکایە و لە هەر شوێنێک پێی وابێ کە مەترسی هەیە بۆی بەردومانێکا ببێ ئەوەی هیچ حسابێکیش بۆ ئەم دەسەڵاتە ئێرە بکە نەک هەرێم بەڵکو تەنانەت دەدا حساب بۆ دەسەڵاتی عێراقیش ناکات چکەمە یەکەم جار پێشێلکردنی سەروەری خاکی عێراقە پاشان خاکی هەرێمی کوردستان پێم وانییە ئەو بابەتانە زۆر ڕەبتیان هەبێ بە یەکتریەوە بەقەدەر ئەوەندەی کە ئەمە بابەتێکی سیاسی و سەربازی تورکیایە ترین ئەرکەکەوێتە سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی لە ناوچەی ئەوە کرێ لەژێر دەسەڵاتی ئەوە کرێ بە بەرچاوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کرێ مازانی کەەوە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت ڕێگری لەوە بکاوە ڕوونە بەڵام خۆتوانێت لۆبێکی گەورە لە دژی ئەو تاوانانێکەوە تورکیا ئەنجامێدا لەم ناوچەیە دروست بکات چی لە کۆمەلگای نێودەوڵەتیان تەنها لە نەتەوەی گرتووەکانیش تا ڕادەیەکیش بتوانێت ئەوروپیەکان قەنەعات پێ بکات بەوەی کە ئەمە تاوانێکی گەورەیەوە لە ڕووی دیبلۆماسیەوە بتوانن هەوڵێک بن لەگەڵ عێراقا تەبەن بە هەماهەنگی لەگەڵ ناوەند بۆ ئەوەی هیچ نەبێ بەر بەو هێرشانە بگیرێ لەم ناوچەیە.